سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەمڕۆ سێشەممە دادگای هەولێر دانیشتنێکی دیکەی لەبارەی دۆسی دەزیکردنی بەدەل بەرواری و ئومێد بەڕۆژکی ئەنجامدا و هەردوو دەزیکراوەکەی بە ساڵێک بەندکردن سزادا. بەڵام بەهۆی ئەوەی بەدەل بەرواری و ئومێد بەڕۆژکی ماوەی زیاتر لە ساڵێکە لە زیندانەوە ئەو ماوەیەیان بۆ ژمارکراوە، بۆیە چاوەڕێ دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا ئازاد بکرێن. لای خۆشیەوە عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرە ڕۆژنەمەوانیەکەی دوای بڕیارەکەی دادگا بەڕێوەچوو ئاشکرای کرد ئومێد بەڕۆژکی حکمی 2 ساڵی دیکەی بە تۆمەتی تەشیر لە جۆک لەسەرە. شارپرێس زانیوێتی ئەگەر گۆڕانکاری لەو سزاییدا نەکرێت ئومێد بۆ بەسەربردنی ماوەی سزاکەی دەبرێتەوە شاری دهۆک زیاتر لە ساڵێکە. نزیکەی 100 چالاکوان و ڕۆژنامەنووسی بادینان لە هەولێر زیندانی کراون و دوای چەندین جاریش دواخستنی دادگاییەکەیان ئەمڕۆ بەدەل بەرواری و ئومێد بەڕۆژکی دادگایی کران. دکتۆر ئاسۆ حەوێزی وتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی ڕێکاری نوێ بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ڕایگەاند. بەدیل هەیە بۆ داخستنەی دەرگای قوتابخانەکان و پێشنیاز کراوە وەرگرتنی ڤاکسین لەلایەن مامۆستایان بکرێتە ناچاری. ئاشکراشی کرد لە کۆی 120,000 مامۆستا تا ئێستا تەنیا 45,000 مامۆستا ڤاکسینیان وەرگرتووە. لە کاتێکدا چەند ڕۆژێک 170 بنکەی وەرگرتنی ڤاکسین تایبەت کرا بە مامۆستایان. دەبوایە مامۆستایان زیاتر بە پەرۆشەوە بن بۆ وەرگرتنی ڤاکسین بۆ ئەوەی پرۆسەی خوێندن بەردەوام بێت. پێچەوانەی لێدوانەکەی ڕۆژی ڕابردووی وەزیری سامانە سروشتەکان لەبارەی دابەزینی نرخی بنزین لە هەرێمی کوردستان نرخی بنزین زیاتر بەرز بووە. دوێنێ دووشەممە کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم ئاشکرای کرد توانیوێتی لە ڕێگەی تەلەفۆنەوە کێشەی نەناردنی بنزینەکەی بەغداد چارەسەر بکات و لە چەند ڕۆژی داهاتوودا ناردنی بنزینی بەغداد دەست پێ دەکاتەوە و نرخی بنزین دادەبەزێت. کەمتر لە 22 کاتژمێر بەسەر لێدوانەکەی وەزیری سامانە سروشتەکاندا تێپەڕی. بەڵام نرخی بنزین زیاتر گران بوو. سەرچاوێکی وەزارەتی سامانە سروشتەکانیش ئەوەی بۆ شەرپرێز ڕوون کردەوە ئەوەی هەیە لە بازاردا بنزینی بازرگانیە و تا دێت نرخەکەی بەرزتر دەبێتەوە و پێشبینیش دەکرێت لیترێک بنزین لە هەرێمی کوردستان بگاتە $1 واتە 1500 دینار. هاوسەرۆکی کۆمەچڤاکێن کوردستان زانیاریەک لەبارەی هاوکاریەکانی پارتی بۆ میتی تورکیا ئاشکرا دەکات و دەڵێت لە 90% هێرشە ئاسمانەکانی تورکیا بەهۆی پێدانی زانیاری پارتیەوەیە بۆ میتی تورکیا. بەسی هۆزات هاوسەرۆکی کۆنسەی کەجەکە ئاشکرای دەکات پارتی لە ڕێگەی هەواڵگری خۆیەوە بەردەوام زانیاری ورد بە هەواڵگری تورکیا می دەدات. جێگەکانی گەریلا سات بە سادنیشانی دوژمن دەدات بە تەلەفۆن ئەو کارە دەکەن. بەهۆی پێدانی زانیاریەکانی پارتیش بەمیت تا ئێستا بە سەدان گەریلامان شەهید بوون. ئەوەشی ئاشکرا کردووە پارتی لە هەوڵدایە بۆ ئەوەی ناوچەکانی گەریلا لە یەکتردا ببڕێت بۆ ئەوەی کاری تورکیا ئاسانتر بکات. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.